بێگومانم سەردانەی سەرۆک بارزانی بۆ بەغدا کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێنا و ئێمەش بەردەوامین لە گواستنەوەی کاردانەوەکان و بە ئەرێنی و بە ئیجابی باسکردنی ئەو سەردانە گرنگێکی تایبەتی بۆ عێراق هەبووە و هەروەها بۆ هەرێمی کوردستانیش. گفتوگۆی زیاتر ئێستا لەگەڵ عەبدوڕەزاق شەممەری شرۆڤەکاری سیاسی دەکەم کە میوانە لەگەڵم لە ستۆدیۆ ئامادەیە. بەخێر بێ ئوستاد عەبدوڕەزاق. پێش هەموو شتێک بابزانین لە دوای 6 ساڵ سەرۆک بارزانی جارێکی تر سەردانی بەغدا دەکاتەوە، پێت وایە کە ئەم سەردانە تا چەند گرنگی بۆ پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەولێر ئەبێت و تا چەند گرنگەکە سەرۆک بارزانی بۆ خودی خۆی سەردانی بەغدای کردووە لە چارەسەرکردنی کێشەکان چارەسەر ببن؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە تۆ و لە سەرجەم بینەرانتان. لە ڕاستیدا لە دەستپێک دەمەوێت پیرۆزبایی لە خەڵکی عێراق بە شێوەیەکی گشتی بکەم و بە تایبەتیش گەلێ کورد، چونکە خوای گەورە کەسێکی وەهای بەم گەلە بەخشیوە کەوا هەمیشە توانە ئەوەی هەبووە کە چارەسەری کێشەکان بکات، چونکە کوردستان ئێستا بووەتە نوایەکی ئارام. کاتێک مسلمانەکان دەهاتن دەچوون بۆ نەجاش لەوێ لەگەڵ ئەو دەمانەوە بۆ ئارامی. ئێستاش کوردستان ئەم ڕۆڵەی هەیە، هەموو کەسێک کاتێک دێتە ئێرە کاتێک تووشی تەنگەبەری بۆ دێتە کوردستان و زۆر بە ئارامی دەژی. ئێستا کوردستان بۆ نوایەکی ئارام بۆ تەواوی خەڵکی عێراق. هاوکات سەرۆک بارزانی دەتوانین بڵین بەو شێوەیە پێناسێ بکەین ئەو قابلیەتی لەبارەی سەردانەکەی بۆ بەغدا. ئەم هەڵومەرزەی ئێستای عێراق بێگومان هەڵومەرزێکی زۆر هەستیارە، بۆیە ئەم سەردانەی بۆ بەغدا و هاوکات پەیامەکەی لەم بارەیەوە بە تایبەتی لەبارەی بڕیاری دەرکردنی هێزە ئەمریکیەکان ئەمە بڕیارێکی نیشتمانیە، واتە ئەمە تایبەت نییە بە کورد بە شیعیان بە سونە، بەڵکو ئەمە بڕیارێکی نیشتمانیە و هەموو لایەک لەسەر ئەمە بڕیاریان داوە و ئەمە بڕیارێکی گرنگی استراتیژیە لەو دۆخی ئێستای عێراقدا. بێگومان لە ڕاستیدا چەندین ڕووی جیاوازی هەیە. بۆ نمونە دەتوانین بڵین ئامانجی ئەم سەردانە چییە و بۆچی ئێستا ئەم سەردانە کراوە. کاتێک ئێمە سەیری سەردانەکەی سەرۆک بارزانی دەکەین، سەردانی ڤێنای کردبوو لە جەژنی قوربان و ئێستاش سەیری ئەم سەردانەی بەغدا دەکەین. بێگومان ئەمە پێمان دەڵێت کەوا من باوەڕم وایە بەڕاستی لە دووری هەموو شتێک سەردانەکەی بەغدا سەردانێکی زۆر گرنگە و بەڕێز سەرۆک بارزانی کەسێکی نیشتمانیە و بڕیارەکانیشی هەمویان نیشتمانین و بێ ئەوەی هیچ هەڵەیەکی تێدا بێت جگە لە عێراق هیچ پەیامێکی دیکەی نییە. بوو کە سەرۆک بارزانی پێیەتی بۆ گەلانی عێراق بە تایبەتی لەگەڵ ئەو هاوبەشە عێراقیانی کە هەنوو بەیەکەوە تەنانەت بۆ دروستکردنی حکوومەتی عێراقیش هەر لە سەرۆک بارزانی ڕاوێژ وەرگیراوە بە بەشداری خۆیان بووە. پێت وایە ئەم پەیامە چییە؟ لە ڕاستیدا گرنگترین پەیام بە بۆچوونی من ئەوەیە کەوا هەموو ماڵی سونە یەک دەخاتەوە. ئەو پەیامە زۆر گرنگە کە هەمومان دەزانین ماڵی سونە ئێستا دابەش بووە و هاوکات لە قۆناغێکدایەکەوە ناتوانن یەکتر بنەوە، بەڵام لەگەڵ سەردانەکەی سەرۆک بارزانی دەکرێت جارێکی دیکە ئەم ماڵە کۆ بکرێتەوە و یەک بگرن و هیواشمان وایە کەوا ئەم سەردانە بەرهەمی هەبێ و هەموو لایەنەکان ڕێک بکەون لەسەر دیاریکردنی کەسێک بۆ پەرلەمانی عێراق و هەموو سونەکانیش لەسەری ڕێک بکەون و هیچ کەسێکیش دڵڕاوچەی نەبێ یاخود هیچ دوودڵی نەبێ و هیوادارین و ئەمە ببێ و لە ڕێگەی سەرۆک بارزانیەوە ئەم شتە بکرێ و ئەم پەیامە بدرێ و ئەو قسەی بکاتکەوە من کەسێکم جگە لە پۆستەکان دەمەوێت ئەم پرسە یەکلایی بێتەوە، ئەم پرسە
بۆ ئەم پێکاتەیە بێتەوە بڵین کە بە ئەزمموی سیاسی جەنابان ئەزمونتان هەیە پێتان وایە جگە لە تەمەناکردن پێتان وایە کە لەگەڵ سەردانەکەی سەرۆک بارزانی ئەو کێشەیە چارەسەر ببێت تەخمینی ئەوە ئەکەن کە لە دوای گەڕانەوەی سەرۆک بارزانی ئیتر ئەو کێشەیە کۆتایی ببێت و سەرۆکی پەرلەمانی عراق دەستیشان بکرێ و دابنرێت چونکە بۆ خۆشی پێشتر لانی سونا هاتن بۆ عراق بۆ هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆک بارزانی دانیشتن داوای یارمەتیانە کرد ئێستا پێتان وایە کێشەکە تەواو چارەسەر ببێت بەڵێ بڵێ ئەوەی ئێمە ئەوەی تۆ باسەکەی مش هەرماشتم گوت کاتێک سەرۆک بارزانی توانیویەتی هەموو لایەنەکانی یەک بگرێت لە شوێنێک لە چەترێکدا کۆیان بکاتەوە من باوەڕم وایە ئەم کۆبنەوەیە بەرهەمێکی باشی دەبێ و هەمویان ڕێک دەکەون لەسەر کەسێک بۆ ئەوەی بتوانێت ئەم پۆستە وەربگرێت و وەکو گوتم ئەم پۆستە بۆ ئەم پێکاتەیە بووە و پێویستە بۆ ئەو پێکاتێ بمێنێتەوە و پشت بەخوا لەگەڵ دەست پێشخەرەکەی سەرۆک بارزانی ئەم پۆستە بۆ خەڵکی خۆی دەگەڕێتەوە بەڕاستی و هیوادارین ئەو هەموو گروپە جیاوازە پێکەوە دادەنیشتن و ڕێک دەکەون لەسەر کەسێک دۆخکە هەرچی بێت گرنگترین شت ئەوەیە کەوە پێویستە ئەمە پابندی ئەمانە بین بۆ عێراقێکی بچەو بەهێز پێویست بە شەراکەیەکی زۆر بەهێز و باش هەیە کەواتەم سەردانەی سەرۆک بارزانی تا چەند کاریگەرە بێت لەوەرێک لە پێکێنانی عێراقێکی موحەد و عێراقێکی کە عێراقێکی پێشکەوتوو بێت عێراق بێت عێراقێکی بنیاتنەر بێت ئەم سەردانە تا چەند کاریگەری بۆ ئەوە دروست دەکات کە ئەم لە یەک تێگەیشتنانە هەبن و پەیوەندێکی قوڵ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بێت لە ڕاستیدا وەکو وتم دەمەوێت بڵێمەوە دووبارە سەرۆک بارزانی ئێستا چەتری کۆکردنەوەی هەموو لایەنەکانە کورد بێ عەرەب بێ سونی بێ شیعە بێ هەموو چاوەکان لەسەر سەرۆک بارزانیە بۆچی چەندین هۆکارمان هەیە یەکەمیان بەهۆی تەمەنیەوە دووەم بەهۆی ئەو مێژووە درێژەی کەوا هەیە سێمیش ئەوەیەکەوە خۆی کاریگەریەکی گەورەی هەیە لەسەر سەرجەم سەرکردەکان هاوکات لە ساڵی 2003 ئەمە هەروایە بۆیە هەر ناکۆچیەک هەبێ لە بەغدا کاتێک ئەم ناکۆچیانە دەبێ ئاراستی خۆیان بەرەو سەلاحەدین بەرەو پیرمام ڕۆیان بەرەو ئەوێ دەجێڕون بۆ چارەسەرکردنی بۆیە سەرۆک بارزانی لە پرۆسی سیاسی عێراقدا کەسایەتێکی گەورەیە و ئێستا دەتوانم بڵێم شتێکی نوێ دەستی پێکردووە و باوەڕم وایە دوای ئەم سەردانە پرۆسی سیاسی لە عێراقدا دەتوانێت ڕۆڵێکی دیکە بجێڕێ هاوکات دەتوانێت کاریگەری زیاتری هەبێ و هەموو گروپەکان کۆبکاتەوە لەسەر یەک چەتردا و دەتوانێت پەیامەکانی خۆی بەو شێوەیە بگەێنێت ئێمە باسی ئەو سەردانەمان کرد کاریگەریەکانی لەسەر ڕەوتی ناوخۆ کە چی ئەبێت کاردانەوەکان لە ناو ناوخۆ باسەکەین تا چەند گرنگە با بینە سەر وڵاتانی دەرەوە و دراوسێش سەردانکردنی سەرۆک بارزانی بۆ بەغدا چ پەیامێکی بۆ وڵاتانی دراوسێ هەیە کە ئەو یەکگرتووی و ئەو شەراکەتە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق هەیە تا چەند کاریگەری لەسەر سڵیدی عێراقەکات لە وڵاتانی دەوروبەر هەروەها هەرێمی کوردستان بێگومان بەڵێ بێگومان کاتێک دۆخی ناوخۆی عێراق سەقامگیر دەبێ ئەم سەقامگیرە ئەرێنی بەسەر تەواوی وڵاتانی ناوچەکانی دیکە هەیە پێویستە ئەمە بڵێم بۆ کەناڵەکەتان و پەیامی خۆم لێرەوە ئاراستەی سەرۆک بارزانی دەکەم هیوادارین پرۆژەیەکی ئێقلیمی هەبێ هاوکات پەیامی خۆی هەبێ بۆ بەغدا هاوکات ئێمە ڕۆڵەی پارێزگاکانی ناوەڕاست و باشوورین
ئێستا پێویستمان بە چالاکردنی پرۆژەی ئیقلیم هەیە. ئێستاش دەتوانین هەرێمی کوردستان وەکو نمونەیەکی دیار پیشەم دەین. هاوکات دەستوریش هەر ئەمەمان پێدەرێت. لێرەوە داوا دەکەین سەرۆک بارزانی بتوانێت گرنگی بەم پرۆژەیە بدا و لایەنەکان قایل بکە بۆ ئەوەی بتوانن ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت کە دەستور خۆی کەفیلی ئەم داواکاریەی ئێمەیە. هەر لە مادەکانیشدا ئاماژەی پێدراوە. بۆیە ئێمە هەمومان هیوادارین ئەم پرۆژەیە لایەن سەرۆک بارزانیەوە بایەخی پێ بدرێت، تایبەتی لەم سەرداندا. دوای ئەم پرۆژەیەش ئێستا ئەرێنیەکی تەواو دەبێت، کاریگەریەکی ئەرێنی تەواو بەسەر تەواوی وڵاتانی دەوروبەرش دەبێت، چونکە پرۆژەی ئیقلیمی لە ناوەڕاست و باشووری عێراق ئەمە کاریگەری بەسەر تورکیا و ئوردن و سعودیە و سووریا هەموو ئەوانە دەبێت. لە دۆخێکی وەهادا ئیقلیم لە ڕووی کاریگەریەوە کاریگەریەکی گەورەی دەبێت. باشە جەنابەت ئاماژەت بە دەستور کرد، بە تەطبیقکردنی دەستور، و دەزانن کە سەرۆک بارزانی یەکێک بۆ لەو کەسانەی کە لە نووسینەوەی دەستور دەستێکی باڵای هەبووە و ئەوەشی کە دەزانن تاوەکو ئێستا زیاتر لە 50 بەندی دەستور بەرامبەر بە هەلێمی کوردستان پێشێل کراوە لەلایەن بەغداوە. پێت وایە ئەم سەردانە تا چۆن ئەتوانێت ئەو دەستورە وەکو خۆی بچەسپێنێت و ئەو مافانی کە پێشێل کراوە ئەو خاڵانی کە پێشێل کراوە بۆ کورد بگەڕێنرێتەوە بەم سەردانە؟ لە ڕاستیدا هەمومان دەزانین کەوا حکوومەتی عێراق دوای ساڵی 2003 نەیتوانیوە هەموو بەرپرسیارەتەکانی خۆی بەجێ بگەێنێک بۆ کورد بۆ تەواوی پێکاتەکان. بۆیە سەرۆک بارزانی عەسایەکی سحری لە دەستدا نییە بەڕاستی و هەوڵی ئەوە دەدا بەغدا قایل بکات بۆ ئەوەی پابەندی سەرجەم بەندەکانی دەستور بن لە ڕووی عێراقەوە بەگشتی و هاوکات تایبەتی بۆ هەرێمی کوردستان و بۆ سونەکانیش بێگومان. من باوەڕم وایە سەرۆک بارزانی بەم پرۆژانەوە سەردانی بەغدای کردووە و دەیەوێت هەموو لایەنەکان قایل بکات کەوا پێویستە دەستور جێبەجێ بکرێت بۆ تەواوی پێکاتەکان بۆ ئەوەی مافی تەواوی پێکاتەکان فراهم بکرێت. ئاماژەت بۆ کرد کە بۆ هیوایەن کە ئەو عێراقی کە ترازان کەوتۆتە ناو حیزبەکان، چ لە ناو حیزبە سیاسەکان بێت، چ لە ناو لایەنی سونە بێت، چ لەلایەن ماڵی شیعە بێت، ترازان هەیە لە نێوانیانە. تا چەند سەرۆک مەسعود بارزانی ئەتوانێت هەوێنی ئەو پێکەوە ژیانە بێت، هەوێنی ئەو ئاشتی و تەباییە بێت لە عێراق؟ چونکە بۆ خۆ دەزانی هەر کاتێکە کێشەیەکیش لەو بابەتە ڕوئەدات ئیلتیجا ئەکەن و دێن بۆ سەلاحەدین و لەگەڵ سەرۆک بارزانی دانیشت. بەڵام بە پێچوانە ئەمجارە ئەو کەسێک کە خۆی میواندار بۆ میوانی ئەوانە و دەچێت لەگەڵیانە دانیشە و گفتوگۆکە لە ماڵی عەمار حەکیم، لەگەڵ نووری مالکی، لەگەڵ تەواوی سەرکردەکان. ئەمە تا چەند کاریگەری هەیە بۆ ئاشتەواییە؟ وەکو گوتم پێشتریش سەرۆک بارزانی لەلایەن هەموو کەسێکەوە ڕێز لێگیراوە، لایەن کورد، لایەن سونە، لایەن شیعە و پێشتریش ئاماژەم بەوە دەکەوە ئەم ڕێزە بۆ مێژووی ڕابردووی دەگەڕێتەوە. هاوکات خاوەن توانایەکی باڵایە لە ئیدارەدانی ئەم جۆرە ڕووداوانە. هاوکات باوەڕم وایە بە تایبەتی کاریگەریەکی تەواوی هەیە لەسەر پێکاتەی سونە هەیە و بۆ شیعەش بە هەمان شێوە. لەوانەیە پێکاتەی شیعە هەندێک باڵباڵێنی جیاوازی تێدا بێ، بەڵام لە لای وانیش هەروەهایە. من باوەڕم وایە لە سەدا 80 تەواوی سەرکردەکان کاریگەری سەرۆک بارزانیان لەسەر هەیە بێگومان، چونکە ئەو توانێتی ڕێزی هەمولایەک وەربگرێت. عەبدوڕەزاق شەممەری شڕۆڤەکاری سیاسی میوانی ئێمە بوویت، لە لامان سوپاس دەکەین.